لە بڕگەی ئەمڕۆی تەندروستی تۆ باس لە هەندێک کێشە و گرفتی دەرونیەکەین بۆ ئەمە بەستەش لەگەڵمانە دکتۆر ڕێبوار حەمەغەریب کە پزیشکی پسپۆری نەخۆشی دەرونیەکانە. دکتۆر بەخێربێ. سپاس. دکتۆر ئەتوانین بزانین زیاترین ئەو کێشە و گرفتە دەرونیانەی کە لە کۆمەڵگای ئێمە باوەچین؟ لە ڕاستیە لە هەموو کۆمەڵگاکانی جیهان و لە کۆمەڵگای ئێمەشە بەپێی ئەو داتانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاویەکاتەوانێ ساڵانە هەتا ئێستاش زۆرترینی کێشە و گرفتەکان لە نەخۆشیەکانی جەستەی و دەرونی مرۆڤ گرفتە دەرونیەکانن، ینی تەنگەژە دەرونیەکانن. یعنی ئەوان ڕێژەی سەدی بڵاوەکەنەوەی ئەڵێ لە 100 کەس 100 نەخۆش نزیکەی 20 بۆ 25 ئالودەن بە کێشە و گرفتە دەرونیەکان یاخود گرفتاری هەبوونی تەنگەژەیەکی دەرونین. هەڵبەتە لەناو تەنگەژە و گرفتە دەرونیەکانە نەخۆشی زۆرە، یعنی نزیکەی 100 بۆ 120 بۆ 130 گرفت و نەخۆشی جای دەرونی هەیە کە ئێماڵێن نەخۆشی دەرونی خۆ یەک نەخۆشی نییە. بۆ زۆر جار نەخۆشیش بە هەڵا و پرسیاراکە دکتۆرتیانە نەخۆشی دەرونی هەیە، ئێڵە ماخر نەخۆشی دەرونی خۆ تەشخیصی خۆی هەیە، جیاکاری هەیە، نیشانەی هەیە. هەڵبەتە لە نێو ئەوانە لە نێو نەخۆشە دەرونیەکانە گرفتەکانی تەنگەژەی دڵە ڕاوکێ لە هەمووی زیاترە. واتە بە پۆلێنکردن تەنگەژەی دڵە ڕاوکێمان هەیە کە گروپێکن لە نەخۆشی، ترسە گرێتەوە، ترسی کۆمەڵایەتی ئەگرێتەوە، ترسە سادەکانە گرێتەوە، ترس لە شوێنی قەرباڵغ گرێتەوە، تەنگەژەکانی پاشزەبری دەرونیە گرێتەوە، هەنێ جۆری خەمباری و دڵتەنگیە گرێتوانێت کە لە ڕووداوێکی کتوپڕا ئینسان تووشێ بێ، فشارە دەرونیەکانە گرێتەوە، لەگەڵیا خەمۆکی کە بە تەنیا خۆی جار نزیکە بێتەوە لە هەموو گرفتەکانی دڵە ڕاوکێ، واتە ڕێژەی خەمۆکی وەکو نەخۆشیێکی سەربەخۆکە لە تەندروستی دەرونی زۆر جار پێڵین ئەنفلۆنزای تەندروستی دەرونی، وەکو چۆن ئێستا پەتای ئەنفلۆنزا لە نەخۆشیەکانە لە هەمووی بەربڵاوترە. لە تەندروستی دەرونیشە لە نەخۆشیە دەرونیەکانە خەمۆکی بەتەنیا جا لە گروپی دڵە ڕاوکیەکان بەتەنیا خۆی یەکێکە لە نەخۆشیە باوەکان. دوایەوە حاڵەتەکانی سایکۆسسمان هەیە. سایکۆسس واتە و تەنگەژە و گرفتانی کە نەخۆشەکە ئاگای لە خۆی نامێنێ و ئاکا کە درک بە هەست بە تەندروستی خۆی نەکە، نەزانێت کە نەخۆشە بە یەکێکی دەوروبەر هاوکاری بە یارمەتی بە بەسیرەت و بەرچاوڕوونی لە دەستێ لە کاتی نەخۆشیەکە. دوایەمانە ئەوە نەخۆشیەکانی شیزۆفرینیا و حاڵەتەکانی سایکۆسس بەعام ڕێژێکی زۆرنەوانش نزیکەی لە 100 دانیشتوان تووشی حاڵەتی شیزۆفرینیا. حاڵەتەکانی دووجەمسەری ئەو نەخۆشیە مەزاجیەکانە، حاڵەتی ئالوودەبوون واتە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان کحوڵ و هەموو مادەکانی تریش ئەوانەش ڕێژێکی زۆر باڵێ لەناو ناڵێن زۆر باوە، بەڵام لەو نەخۆشیانی کە لە تەندروستی دەرونی بەو تەسەلسولە بەو ڕیزبەندیە توانین دڵڕاوکیەکان خەمۆکی نەخۆشیەکانی سایکۆسس ئالوودەبوون. دواتر هەنێ گرفت و نەخۆشی تریش هەیە کە تایبەتە بە حاڵەتی سێکسی مرۆڤەکان، ئەو نەخۆشی جەستەیانی کە نەخۆشی دەرونی دروستەکەن، ئەوانش هەڵبەتە کۆمەڵێک نەخۆشی ترن. دکتۆر زیاتر بە پێی ئەزمموی خۆ زیاتر پیاوان یان لە ئافرەتانە دەرەکەوێت نەخۆشی دەرونیەکە؟ لە ڕاستیە هەردوو ڕەگەز توشببوونیان هەیە، بەس بەشێوە گشتیەکەی لە تەمەنی مناڵی هەتا هەرزەکاری عادەتەن لە کوڕان زۆرترە، ینی گرفتەکانی مناڵان تەنگەژەی دەرونی مناڵان بە شێوازێکی زۆر لە ناو کوڕانە زۆرترە تا تەمەنی باڵغ بوون، تا دەمەنی گەشەکردن. لە دوای ئەو تقریبا لە زۆربیانە پێچەوانە بێتوانێت ڕگەزی مێ زۆرترە، ڕگەزی مێ زۆرتر تووشە بێ هەنێ جارەگاتە دوو بەرابەر بە یەک لە خەمۆکیا بۆ نمونە دوو کەس لە ژنان تووشی خەمۆکیا بن یەک کوڕ تووشە بێ یان یەک پیاو تووشە بێ. بیردۆزە و لێکدانەوەی زۆر بۆ ئەمانە کراوە تا ئێستا یەکلانە بۆتەوە بۆ، بەڵام لەو بیردۆزانی کە باسەکرێت لەبەرەوەی کە لە پاش پێگەیشتن لە قۆناغی سۆڕی مانگانە دەست پێکا لە ژنان کۆمەڵک گرفت و تەنگەژەی دڵە ڕاوکی و خەمۆکی لەگەڵ خۆی هێنێ کەەوە یەکێکە لە هۆکارەکان لێکدانەوە زانستیەکان بووی. دواتریش لە هەنێ نەخۆشیە وەک یەکن، تقریبا شیزۆفرینیان بە نزیکەی وەکو یەکە لە ژنیش و لە پیاویشە. هەنێک حاڵەتی دڵە ڕاوکێ بۆ منە لە سۆشیال فۆبیا دڵە ڕاوکی کۆمەڵایەتی بە نزیکەی وەکو یەکە لە ژن و پیاو، بەڵام هەنێک وەک خەمۆکی لە ژنان زۆرترە، ترسە سادەکان سپێسیفیک فۆبیامانە لە ژنان زۆرترن. هەنێک حاڵەت و تەنگەژ هەر تایبەتە بە ژنان، ینی لەو حاڵەتانی کە تایبەتە بە سۆڕی مانگانە وەکو PMS ئەو تەنگەژە دەرونیانی کە لە کاتی سۆڕی مانگانە دروستە بێت تایبەتە بە ژنان. حاڵەت یەکمان هەیە کە سێ حاڵەتیشە لە ڕاستیە کە لە دوای مناڵبوون دروستە بێت، خەمۆکی زەیستانی
دڵتەنگی و خەمباری لەگەڵ حاڵەتە سایکۆسەکانی دوای مناڵبوون هەر تایبەتە بەژنان واتانێک نەخۆشی و گرفتمان هەیە تایبەتە بەژنان هەڵبەتە شتێکی زۆر تایبەتمان بە پیاوان نییە بەڵام بە تاکید لە پاش پێگەیشتن ڕێژەکەی لە ژنان زۆرتر تووشە دکتۆر بچووکترین تەمەن کە بۆی هەیە نەخۆشی دەرونی دەرکەوێت لە چ تەمەنێکانە خۆی لە با بڵێن تایبەتمەندێتیەکانە لە تەندروستی دەرونی واتە چۆن تۆ پزیشکی گشتیت هەیە پزیشکی مناڵانت هەیە پزیشکی نەشتەرگەرت هەیە لە زانستی دەروونزانیە ئێمە پزیشکی دەروونزانی گشتیمان هەیە واتە ئەو پزیشکانی کە تایبەتمەندن بە هەموو نەخۆشیە دەرونیەکان و تایبەتمەندی نەخۆشیە دەرونیەکانی مناڵان و هەرزەکاریشمان هەیە چایلد ئەدۆلسن سایکاتریست ئەمانە ئەو پسپۆڕیان کە تایبەتە بە نەخۆشیە دەرونیەکانی مناڵان واتە مناڵ لە پاش لەدایک بوون گرفتی دەرونی هەیە حتاوەکو کاتی پیربوون و مردن بەڵام هەنێک تەنگەژە و گرفت تایبەتە بە مناڵان بۆ نمونە لە دوای چەند ساڵی ئێستا ئەو حاڵەتانی کە پێویستمان بە گەشەی عەقڵی هەیە لە ناو خەڵکا بۆ نمونە بە بیرکۆڵ ناسراوە مناڵێک کە گەشە جەستەیەکەی دەست پێەکە بەڵام گەشەی عەقڵی وەستاوە لە بارودۆخێکە کە ڕەنگە تایبەت بێ بە ناو سکی دایکی هەر لە پێش لە دایک بوون یاخود لە کاتی زەحمەتی لە دایک بوون یان بەهۆی چەند گرفتێکی دوای لە دایک بوون بیرکۆڵ دەرەچێ واتە عەقڵی گەشە ناکە ئەمە لە مناڵیەوە هەستی پێکرێ وە گرفت و کێشەی دەرونی دروستەکە واتە قسەکردنی دواکەوێ ڕەفتاری نائاسایی دەست پێەکە هەڵسو کەوتێکەکە کە لە ناو مناڵانی تران نییە لێەوە دەست پێکاتەوە لە بیرکۆڵیەوە دواتر هەنێت تەنگەژەی تایبەت کە دیارترینیان حاڵەتی ئۆتیزمە کە لە پێش 3 ساڵیەوە تەشخیص سەکرێواتە لە پێش 3 ساڵیەوە هەستی پێکرێ لەبەرەوەی کۆمەڵی گرفتی قسەکردن و ئاخاوتن و ڕەفتاریانە بێکە هەمووی گرفتی دەرونیە لە ناو مناڵانە ئەمانە هەر لە سەرەتاکانی تەمەنی مناڵیەوە هەستیان پێکرێ ئەگەر پرسیارەکەی جەنابیشت تهدید بۆ بێکە وەکو گەورەکان بۆ نمونە چۆن گەورەیەک خەمۆکی تووشە بێ ئایا مناڵێک تووشە بێ باڵێ دیسانەوە هەمانە وەکو چۆن گەورەیەک تووشی دڵڕاوکە و ترسە بێ ئایا مناڵێک تووشە بێ باڵێ مناڵ لە توای تەمەنی 3 ساڵی بەشێک لە مێشکی کە پێوتە هیپۆکامپاس ئەم بەشە بەرپرسە لە خەزنکردنی زانیاری واتە یادەوەریەکانی مرۆڤ خەزنەکە لەوێ ئەمێنێتەوە لە پاش ئەو تەمەنە خەمباری بیرەکەوێتەوە دڵڕاوکەی بیرەکەوێتەوە ترسی بیرەکەوێتەوە بەڵێ بۆ هەیە ئەمانش ممارەسەی ئەم حاڵەتە نەخۆشیانش بکەن کە لە گەورەکانە دەرەکەوێت بۆیە لە 3 ساڵی لە 4 ساڵی من مناڵم بینیوە لە 4 ساڵ 5 ساڵ بە خەمۆکی بینیومە چۆن گەورەیەک دڵتەنگە بێتاقەتە ئەگری تاموچێژی خۆشی نابینێ ئەم مناڵە نیشانەی تا دەرەکەوێت بەڵام دەربڕین لە مناڵ جیاوازە لە گەورە شێوازەکانی دەرکەوتنی تایبەتمەندێتی خۆی هەیە بۆیە لە زانستی پزیشکیشە پزیشکی پسپۆری خۆی هەیە تایبەتمەندی خۆی بەڵێ دایکان و باوکان چۆن لە ئەو نیشانانە ئاگادار بن بۆ مناڵەکانیان باڵە بێگومان دایک و باوکی زیرەکەوەیە کە پەروەردەکردنی مناڵەکە بەس لە نان خواردن و ئەویان نابینێتەوە ئەگەر نان و خواردن و با بڵێن جلوبەرگی بۆ دابین کردی هەموو شتێکی بۆ کردووە تێبینی ڕەفتارەکانی شەکات تێبینی قسەکردنی شەکانی تۆ ئێستا دایک و باوکی وایە مناڵەکەی دواکەوتووە لە قسەکردن هەستی پێ ناکە وەزانێ ئاساییە یانی گەشتۆتە 4-5 ساڵە مناڵە چەند وشەیەکە زانێ ڕستە نازانێت دروستکە ئەلە وڵات دوتۆم زانانی ئەتیادی خۆی فێرە بێ ئێمە دواکەوتنە طبعا چەند زووتر فریای بکەوی چەند زووتر ڕاهێنانی پێ بکەیت ئاسانتر چارەسەریشە بێ بێگومان ئاسانتر چارەسەر بێ نەتیجەکەی باشە واتە تێبینیکردنی باش دایکی هۆشیار کە لەگەڵ پەروەردەکردنی مناڵەکە لەگەڵ با بڵێن گەشەکردنی مناڵەکە هەست بە ڕەفتارەکانی شەکە ئەزانێکە ئەم ڕەفتارەی شەڕانگێزیە تووڕەبوونە درکی پێکە یە بۆ پرسیارکردن یەت بۆ چارەسەرکردن یان لە قوتابخانە بە تایبەتی کۆمەڵە تەنگەژەی مناڵمان هەیە لە تەمەنی قوتابخانە دەست پێکە تەنگەژە ڕەفتاریەکانی مناڵ کە گروپێک حاڵەت و تەنگەژەی تایبەتن لەگەڵ حاڵەتێک کە زۆر بڵاوە لە ناو مناڵانی قوتابخانەیە پێوتێ ADHD واتە حاڵەتی فرەجوڵە و کەمی تەرکیز ئەمانە مناڵی قوتابخانەی پێناسرێتەوە واتە لە سەرەتای چوونە باخچە تا یەکی سەرەتای ئەوانەی تر درکی پێکرێت دایک و باوکی زیرەک پێزانن مامۆستا لە قوتابخانە ئەوانەی کە پەروەردەکارن لە با بڵێن لە شوێنەکانی تایبەت بە مناڵان درکی پێکەن ڕەفتاری ئەم مناڵە جوڵەی زۆرە حرەکەی زۆرە کە ناتوانێت دابین بێ ناتوانێت چەند دقیقێک لە شوێنەکە ئارام بگرێ دابنیشێ ناتوانێت سەرە بگرێ بۆ شتێک قساکە قسە بە بەرامبەرەکەی ئەبڕێ نیشانی زۆرە هەڵبەتە ئەمە لەو تەنگەژانن کە دایک زوو پێزانیان باوک دایک البەتە لە بەروی کە بە زۆری لە ماڵەوەی و ئاگای لە ڕەفتاری مناڵەکەیە
چکە زۆر جارە بێ بە کێشە باوکە کاڵە عیبی نییە دایکە کاڵە بەرەوەڵا عیبی زۆرە چونکە من بەردەوام لەگەڵ ئەمەزانم چۆنە دواتریش راپۆرتێک لە مەکتەبەکە داواکە ئێڵی ڕفتاری ئەم مناڵە سەیرەکەی کۆمەڵە گرفت و کێشەی هەیە لێوە دەست پێەکە لێوە هەستی پێکرێ و ئەگەر وەکو جەنابەوتێت چەند زووتر درکی پێ بکەن و بەرە و چارەسەر بێن نەتیجەکەی باشترەکە. ڕاست دکتۆر زیاتر نەخۆشی دەرونیەکان بۆ ماوە تەئسیری هەیە لەسەر یا ژینگەی دەوروبەری یان کۆمەلگا زیاتر چی واکا کە دەرکەوێت لە ڕاستیە هەمووی ئەو جەناب دەزانی کە هەموو نەخۆشیەکان با بڵێن بنچینەیەکی بۆ ماوەیان هەیە بنچینەیەکیان هەیە کە جین لێی بەرپرسە چۆن ئێمە ڕەنگی چاو و باڵا و قژمان و ڕنگ و ڕوخسارمان پەیوەستە بۆ ماوەی کە بۆمان ماوەتەوە لە باوانمانەوە هەمان جۆری ژینگە کاریگەری هەیە کەسێک بۆ نمونە قژی دایک و باوکی پڕ بووە بۆ ماوەی وایە قژی خۆشی باش بێ بەڵام ژینگەیەکی واکە بەدخۆراک بێ قژیەوەرێ تەواو ینی کاریگەری ژینگەیەکان کاریگەری لەسەر بۆ ماوەش دروستەکە دەرونی مرۆڤیش هەمان جۆرە هەموو حاڵەتە دەرونەکان هەموو نەخۆشیە دەرونەکان بنچینەیەکی بۆ ماوەیان هەیە جینێک بەرپرسە لێی بۆیە زۆر جار ئەبینین کە یەکێک بۆ نمونە شیزۆفرینیای هەبێ ئەگەر لە دایکی یان باوکی شیزۆفرینیا بن ڕێژەی مناڵەکانیان لە 113 یان لە 150 ئەگەر دایک و باوکەکە هەردووکیان شیزۆفرینیان هەبێ ڕێژەکە بێ بە 2 ئەوەندە بێ بە 3 ئەوەندە واتە بۆ ماوە کاریگەریی زۆری هەیە بۆ نەقڵکردنی ئەم نەخۆشیانە بۆ زۆربەی نەخۆشیەکانی تریش هەڵبەتە بە دڵە ڕاوکێشەوە تەنانەت بە ئالوودەبوون بە مادە بە مەی و بە کوحول و بە مادە هۆشبەرەکانیش دواتر کاریگەریە ژینگەیەکان دەست پێکا کە لە پەروەردەبوونی مناڵەکەەوە دەست پێکا واتە گەشەی 5 ساڵی یەکەمی ئەم مناڵە کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر ڕفتاری داهاتوو لەسەر شێوازی کەسێتی ئەم مرۆڤە کە ڕنگدانەوە دەرونیەکانی قسەکردن و مەزاج و ڕفتار و هەمووی لەوێ دەرەکەوێت ئەو 5 ساڵە بنچینەیە پەروەردەبوونی گەورەبوونی ئەم کەسە شێوازی کەسێتیەکەی کاریگەریە ژینگەیەکانی تری وەکو خێزانێکی باش تەندروست هەڵبەتە احتیمامدان بە خوێندن و بە زانست و زانیاریەکانی گەشەی ئابووری گەشەی کۆمەڵایەتی پەروەردەبوونی لە ناو خەڵکە دانەبڕانی لە خەڵک ئەمانە هەموو لەو کاریگەریە ژینگەیانن کە لەسەر دەرونی مرۆڤ کاریگەری هەیە لە داهاتووش من هەڵبەتە باسی پێکاتی گەشەکردنەکەکەم تا گەورە ئەبێت و پێگا لەوێ دوای ئەوەش دیسان کاریگەری ژینگەی هەیە ینی خواردن کاریگەری لەسەری هەیە کەەوە بە با بڵێ فاکتەرە دەرەچەکان دانێ کەش و هەوا کاریگەری هەیە سەرما و گەرما هەبوونی ئازار ینی کەسێک لە ژینگەیەکا دروستە بێت کە هیچ نەخۆشیەکی نییە یەکێکیش بە نەخۆشی با بڵێن ژیان بەسەرە بە هەمووی کاریگەری دەرونی هەیە هەڵبەتە ئەمانە کۆمەڵێک کاریگەری درێژخایانیش بەجێ هەڵین هەنە جار بۆ نمونە کەسێک ئالوودەی نەخۆشیەکی درێژخایانە کاریگەری لەسەر کەسێتی دروستەکە لەسەر مەزاجی دروستەکە تووشی خەمۆکی دڵڕاوکیەکە کاریگەری لەسەر دنیابینی و بڕیاردان لەسەر ژیانی خۆشی کان ئەجارەڵێ باشە من هەموو ژیانم بۆ بەم شێوازە بەسەر بەرم بیر لە مردن و خۆکوشتنی ژەکاتەوە هەتە کاریگەری ژینگەیەکان بە هەمیشەیی لە مانەوەی حاڵەتە دەرونیەکانەوە تەنانەت دروستکردنیشانە کاریگەری خۆی هەیە نەخۆشێک بۆ منە شیزۆفرینیای هەیە بۆ ماوەیەکە کاریگەری هەیە وەکوتمان کاریگەری ژینگەیەکانیش بەڵام زۆر ستەیبڵە زۆر جێگیرە بەڵام لە ماڵەوە خێزانێکی ناتەندروست هەیە دایکێکی خراپ باوکێکی خراپ خوشک و برای ناتەندروست بۆ نمونە لە مامەڵەکردن لەگەڵیا سەر هەڵدانەوەی تا زۆرە بێ ئەمە خێزانی وامانەیە ئەوەندە باشە شیزۆفرینیاکە زۆر جوان کۆنتترۆل بووە ماگانە یان بە چەند مانگ یەک جارێک بۆ چارەسەر وەرگتن نیشانەکانی تا بەدی ناکەی حاڵەتیشمان هەیە هەموو مانگێک ئەمە بێت دەرمانەکانی بۆ بگۆڕین هەنە جار داغڵی بکەین لە خەستەخانە ئەچین بۆ تەزووی کارەبا هێشتا بۆمان کۆنتترۆل دەوروبەرەکەی گونجاو نییە بۆی کە جێگی بێگومان ئەوە کاریگەری ژینگەیەکانەکە لەسەر هەڵدانەوەی نەخۆشیەکەشا کاریگەری هەنە جار کۆمەلگاش بێگومان هاوکارە بۆ باشترکردنی بارودۆخە دەرونیەکانی کەسێک یان خراپترکردنی دکتۆر ئێستا لەسەر دەمی کۆڤید و کۆرۆنایە کەشە دەرونیەکان زیای کردووە یا چ جۆرە کەشی دەرونی زیاتر ئەبینرێت هەر زۆر بەڕاستی کۆرۆنا ینی چۆن ستایلی ژیانی ئینسانی گۆڕی چۆن یعنی زۆر با بڵێن بنچینەی کۆمەلگای دەستکاری کرد لە ڕفتاری ژیانی تاکەکان لە موسسەکان لەسەر دەرونی مرۆڤ کاریگەری زۆری بەجێهێشتووە ینی لایەزال چونکە حاڵەتێکی تازەیە واتە کۆڤید 19 لە کۆتایی 2019 و یەک ساڵ و چەند مانگێک بۆ نمونە کەمە بۆ ئەوی کە هەموو کارلێک و بەرکەوتە دەرونیەکانی دیار بێت و
بەڵێن ئیتر تاوا بەس ئەماناکە یعنی ڕۆژانە یان مانگانە بەڕاستی حاڵەتی تازە ئەدۆزرێتەوە شتی تازە باسەکرێ لە نێوەندە زانستیەکانە لە لێکۆڵینەوەکانە کە دەرەکەوێت مرۆڤ پاش کۆڤید چی بەسەریە ئێمە ئێستاش ینی ڕۆژانە من و هاوڕەکانم لە پسپۆرە تەندروستەکانی لە پسپۆرە دەرونیەکانی ترکە قساکەین گفتوگۆکەین بەیەکەوە حاڵەتی تایبەتە بینین لە حاڵەتی سایکۆسیسمان بینیوە لە دوای کۆڤید کە بۆ نمونە کەسەکە هیچ نەخۆشیێکی سایکۆسی نەبووە هیچ نەخۆشی زوهانی نەبووە هیچ حاڵەتی بۆ منە هەلوەسە و ڕێنە و شتیوای نەبووە لە دوای ئەو تووشی ئەم حاڵەتە بووە کەوە بە حاڵەتە قورسەکان داهێنرێ و چۆن یەکێک ڕەفتاری شیزۆفرینیایی تایە ئەم نەخۆشیە وای کردو لە کەسەکە ئەوە حاڵەتەکانی دڵە ڕاوکیە هەر زۆر زیاتر بەڕاستی گرفتەکانی خەو کێشەکانی کە بۆ خەو دروستی کردو لە ناو تاکەکان لە کۆمەلگای خۆمانە لێرە لە کوردستان هەر زۆرە ڕۆژانە ئەمانە ئابینن یعنی لە دوای کۆڤید دەڵێ دکتۆر تووشی ئەم حاڵەتە بووم لە دوای کۆڤید تووشی دڵتەنگی و بێتاقەتی و خەمۆکی بووم لە دوای کۆڤید تووشی ترس و دڵڕاوکێ بووم ناتوانم وەکو جاران ئیشەکانی خۆم بکەم ئەنجاوە کاریگەری جستەیەکانی بۆ پزیشکە هەناوەکان بەجێڵم کە ڕۆژانەشتی تازەی لێبینین مەڕاستی زۆر سپاس دکتۆر ئێمە زۆر سپاسی ئامادەبوونەتەکەین سپاس بۆ زەنات زۆر بەخێر بێت بەڵگەی تەندروستی تۆم پێشکەشکردن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک هەر شاد بن